باس لە ئەمڕۆ سە ساڵتێ پەڕێ بەسەر لۆزاندا لۆزان ئەو پەیمان نامەیە کە دەکرێت بڵین کوردستانی تێدا دابەش کرا گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز پرۆفسۆر یاری لەدەر دکتۆر محەممەد سابر کەریم کە بەڕێزیان مامۆسان لە کۆلێژی زانستە سیاسیەکان و چاودێری سیاسیشن. دکتۆر سڵاو لێ ببیانیت باش خێراتان باش زۆر سواس. دکتۆر چۆن لە لۆزان تێبگەین بگەڕێنەوە بۆ خۆناغی سەردەمی لۆزان، یعنی چی وای کرد لۆزان ببەسترێ؟ بەڵێ ڕاستیەکەی ئەو بارودۆخەی کە دوای جەنگی جیهانی یەکەم دوای تەواوبوونی جەنگی جیهانی یەکەم هاتە ئاراوە بارودۆخێک بوو بەڕاستی گێرمە و کێشەی زۆر بوو، چونکی یەکێک لە پرسە سەرەکیەکانی ئەو بارودۆخە دابەشکردنی ئەوەی کە پێی ئەوترا میراتی پیاوە نەخۆشەکە. پیاوە نەخۆشەکە بەسمان لە ئیمپراتۆریەتی عوسمانیە. ئەمە لەلایەکی تریشەوە بەڕاستی ئەو ململانێت توندەی کە بوونی هەبوو لە نێوان زلهێزە جیهانیەکانی ئەو کاتەیە باشە. ئەم دوو فاکتەرە زۆر گرنگە، یا با بڵین ئەم دوو پرسە زۆر گرنگە کە ئێمە بیزانین. پرسی سێمیش بەڕاستی بریتە لە دۆخی کورد خۆی، ڕەوشی ڕامیاری ئەو کاتەی کورد خۆی بەڕاستی، چونکی ئەم سێشتە زۆر ڕۆڵی سەرەکیان هەبووە لەوەی کە لۆزان هاتە ئاراوە. چونکی خۆی بەڕاستی پێش لۆزان ئەتوانین بڵین سێ کۆنگرە سێ کۆنگرەی تر هەبووە یا سێ پەیماننامەی تر هەبووە. ئەگەر ساکس بیکۆ باسکەین، ئەگەر کۆنگرەی ئاشتی کۆنگری ئاشتی لە پاریس باسکەین و ئەنجا سیڤەریش باسکەین، بەڕاستی ئەنجا لۆزان هاتوۆتە ئاراوە. خۆی ڕاستیەکەی لۆزان نەهاتە ئاراوە، لۆزان نەهاتە ئاراوە، چونکی لە کۆنگرەی ئاشتی لە پاریس شتەکان تەواو ڕێکەوتنی لەسەر کرا کە سیڤەری لێ هاتە ئاراوە، پەیماننامەی سیڤەری لێ هاتە ئاراوە، شتەکان هەمووی کۆتایی هات و خودی دەوڵەت ئەو کاتی تورکیاش بڵین نوێنەری با بڵین کەمال ئاتاتورک واژۆیان کردووە لەسەری بەڕاستی. بەڵام چی وای کرد کە سیڤەر وەلا بخرێت و لۆزان بێتە شوێنی؟ ئەمە زۆر گرنگە بۆ ئێمەی کورد، زۆر گرنگە و بە تایبەتیش کە ئێمە ئێستا چۆنەڵێی لە 100 ساڵی دوای مۆرکردنی بڵین ئەو پەیماننامەین پەیماننامەی لۆزان مەبەستمە، ینی ئەمە گرنگە و تا ئێستاش بەڕاستی ئەزمون و وانەکانی لۆزان من بە بۆچوونی خۆم بەڕاستی نەمانتوانیوە سوودی لێوەربگرین. چی بۆ کورد تێدا بوو لۆزان؟ خۆی لە ڕاستیە هیچی بۆ کورتیان نەبووە، کارەساتێکی گەورە بوو بۆ کورد. لە هۆڵی لۆزانە بە واتای وشە ئێمە ئەتوانین بڵین نیشتیمانێک سڕایەوە کە کوردستانی پێوترێت، وەنەتەوەیەکیش بەڕاستی لە سێدارە درا کە کوردی پێوترێت. لە لۆزانە ئەوە ڕوویاوە. ئەگەر ئەو دەستکەوتانەی پێش لۆزان، ئەو هەموو هەوڵ و تێکۆشانانەی پێش لۆزان کورددانە نیشتووە چ لەسەر ئاستی تێکۆشانی چەگاری و چ لەسەر ئاستی تێکۆشانی ڕامیاریش بەڕاستی جم و جۆڵێکی زۆر هەبووە، بەڵام بەداخەوە یەکگرتووی نەبووە. ینی بۆ نمونە ئەو ململانێ چۆنەڵی ناقۆڵایی کەوتە نێوان شێخ عەبدولقادری شەمزینی و میر ئەمین عالی بەدرخانەوە بەڕاستی کە کۆمەڵەی نیشتیمانیان هەبوو، کۆمەڵەی کوردیان هەبوو باشە. ئەو ناکۆچیە زۆر ڕۆڵی ئەوەی بینی لەوەی کە ئەو شکستەی کە لە لۆزانە هاتە ئاراوە پەیوەندی بەو ململانەیەوە هەبوو بەڕاستی و بەتایبەتی بوونی شەریف پاشاش لە کۆنگرەی ئاشتی لە پاریس کە وەکو نوێنەری کورد ئەمە زۆر گرنگ بووە کە لە کۆنگرەیەکی نێودەوڵەتی دوای تەواوبوونی جەنگی جیهانی یەکەمە کورد نوێنەرێکی هەبێت لەو کۆنگرە نێودەوڵەتیە بە فەرمی نوێنەرشتن شەریف پاشا نوێنەری کورد بوو، نەخشی کوردستانی پێبوو، زانیارێکی زۆری پێبوو، خۆی پیاوێکی دیبلۆمات بووە بەڕاستی لە پێشتر لە سەردەمی با بڵین دەوڵەتی عوسمانیە. یعنی ئەم کەسایەتێک کە لەوێ بووە لە خۆیەوە لەوێ نەبووە، وەکو نوێنە لێرەوە ڕۆیشتووە. بەڵام بەداخەوە ئەو ناکۆچیانەی لێرە کە وەکو ئاماژەم پێەیە لە نێوان شێخ عەبدولقادری شەمزینی و میر عالی
بەدرخان با بڵێن ڕۆلی زۆر سەرەکیان بینی لەوەی کە ئەو پاشەکشەیە دروست بوو وە کورد نەیتوانی بەڵام لە هەمان کاتیشای خاڵی زۆر گرنگ هەیە چەند کورد لێرە چۆناڵی ئەو ململانێ نێو خۆی و ئەو هینەوە خەریک بوو لە بەرامبەری شاه تورک و بە تایبەتی تورکە کەمالیەکان کە لە دەرکەوت نابوون تورکە نەتەوەیەکان کە لە دەرکەوت نابوون ئەوان ئەوەندە بە پێچوانەوە لە یەکگرتن و لە زیاتر خۆ خەریکردن و با بڵێن لە زیاتر تێکۆشان نابوون بۆ ئەوەی کە ئەوەی بۆ کورد کرابوو بەڕاستی بە تەواوەتی بیستنەوە سەریش کەوتن ئەمە زۆر گرنگە خەونە گەورەکەشیان کە فراوانکردنی جوگرافیای وڵاتە بەڵێ تاوان خۆ ئێمە ئەگەر لە ڕووی جوگرافیاوە دەم خۆش ئەگەرەوە بزانین خۆ ئەوەی کە ئێستا پێوترێت تورکیا بەوەی تورکیا خۆش تورک خۆشیەوە خۆ خاکی تورک نەبووە ئەوان لە خۆر هەڵاتەوە هاتوون بەڕاستی کە هاتوون دوو تیرە بوون و ئەو ناوچیان داگیر کردووە و ئیتر دەوڵەتی خلافەتی عوسمانیان دروست کردووە و گەشیان کردو و فراوان بوون وەمانە دواتر ئەو خاکای کە بە ئێستەی باکووری کوردستانیشی لەسرە ئەو خاکیان کردو بە دەوڵەتی تورکیا بەڕاستی ئەمە هەوڵێکی زۆریان بۆیاوە ئەگیناچونکی ئەوەی کە مابووەوە تەنانەت لە زۆر هین دۆکۆمنتەکانە هەیە ینی بەداخەوە لە زۆر دۆکۆمنتەکانە هەیە هەڵوێستی ئەو کاتەی زلێزە جیهانیەکان بە تایبەتی بەریتانیاش بە تایبەتی زۆر دژی تورکان بووە ینی تورکانیان ناسیوە کە چۆن ئەڵێ بە درێژایی خلافەتی عوسمانی خەرێکی شەڕ و کوشتار و لە ناوگرتن و سەرکوتی با بڵێن ئەم نەتەوانی بندەستیا بوون لە یەکی لە هینەکانە هەیە بەوە کە دۆکۆمنتێکە بەڕاستی ئەڵێ ئەو قەلاچۆکردنە خوێناوی کە تورکان کردوانە بەرامبەر ئەو نەتەوانە ئەمانوێت جارێکە دووبارە نەبێتەوە ئەمە بە نەس هەیە ئەی چۆن لەمەوە ئەوان توانیان هەم ئینگلیزەکان و هەم ئەمریکەکانیش بەڕاستی بکەنە دۆستی نزیکی خۆیان و لە بەرامبەریە ئەو شکستە بەسەر کوردابێنن بەڕاستی ئەو یەکگرتوویە بوو کە ئەوان تورکەکانە ناو خۆیان ئەم یەکگرتویان دروست کرد و کارێکی سیاسی زیرەکانیان کە بەڕاستی هەوڵێکی تێکۆشانێکی سیاسی زیرەکانیان کرد و بەداخیشەوە لە بەرامبەری شاکوردەکان وکو ئەخاوتنم لێ کرد تا ئەهات ناکۆکیەکان زیابوو بوو لەم لاوە ئەمان ئەیان ود شەریف پاشا نوێنەری کورد نییە لەو لاوە نازان بەحساب بروسکەیەک بە ناوی شەریف پاشا لە مۆنتیکارلۆی فەڕەنساوە بە فەڕەنسی کە هاتووە و لەوێ بەحساب یعنی ئەڵێ ئەم بروسکەیە ئەم تەلەگرافە شەریف پاشا و توێتی من ناتوانم هەڵوێستی سبیم بەرامبەر بە خلافەتی عوسمانی هەبێت و دژایەتی خلافەتی عوسمانیکەم کە منەوە بەڕاستی گومانم لێ هەیە بوو چونکی شەریف پاشا پیاوێکی نەتەوەیی بوو پیاوێکی نیشتیمانی بووە بەڵام دژمنەکانی کورد بە تایبەتی تورک زیرەکن زۆر ئاساییەکە و تەلەگرافیانەوە کرد بێت دروستیان کرد بێ بەڵێ زۆر ئاسایە خۆ ئێسش دەیان بە ناوی بڵین کەسایەتوینەکانەوە دروستەکرێت دوای دەرەکەوێتەوەوانە بووە بەڵام دەوری خۆی بینی بەڕاست بەڵام بۆ ئەو سەردەمە ئەوان سەردەستر بوون توانیویانە زیاتر و دەنگۆی بڵاو بکەنەوە وەکو ڕاست بەڵێ چونکیەکە لە هینەکانی میر بڵین ئەمین عالی بەدرخان کە ئەو کاتە ئەو جێگری سکرتێری گشتی کۆمەڵەی کورد بووە و ئەم کۆمەڵەیە زۆر دەوری هەبوو بەڕاستی خۆی ئەمان شەریف پاشایان نردوو بۆ کۆنگرەکە یەکێک لە هۆکارەکان ئەو تەلەگرافەیە کە ئەڵەن شەریف پاشا باز لە شتێکە لە کۆنگری ئاشتی پاریس کە لە بەژەوندی کورد نییە دیارە ئەو شتەوە کە ئێستا ئاماژەم پێیا کە شەریف پاشا بەحسا و توێتی من ناتوانم هەڵوێستی سبیم بەرامبەر بە خلافەتی عوسمانی هەبێت ئەمە بەڕاستی شێگوە لەو هۆکارانە کە ئەو هینەی دروست کردووە ئەو بڵین دووبەرەکی و ئەو هینەی زیاتر قۆڵیش کردوێتەوە بەڕاستی ئەنجە ئەوەش بێ ڕاستی بێ لەوەش یعنی کە ئەمە زۆر گرنگە لە دنیای ڕامیاریە ئەوەی کەپی ئەوترێ زیرەکی ڕامیاری زۆر گرنگە دانی تۆ لێرە ئێمە دەوڵەت نەبووین دەوڵەت ڕاستە بزاوت هەبووە کۆمەڵێک ئەوەش لەو کاتەیە بڵین لە کاتی جەنگی جیهانی یەکەم و بەتایبەتی پەیماننامە و دوای جەنگی جیهانی یەکەم کۆمەڵی ڕێکخراو دروست بوو و کۆمەڵی کورد کە ئاماژەم پێیا بەڕاستی و پێشتریش کۆمەڵی تەعالی کوردوەمانە بەڵام بەڕاستی ئەمانە ئەم سەرکردە یان ئەم هێزە کوردیانە یان ئەم ڕێکخراوە کوردیانە ناتوانیوە بیرکردنەوەیەکی ڕامیاری زۆر بڵین ئەکتیڤ و قوڵ و ئەویان هەبێت کە بتوانن لە بەرامبەرەکە تێبگەیت تۆ بەرامبەر بە ئینگلیزێک بەرامبەر بە ئینگلیزێک چۆنڵی کە ئیتر تەمەنێکی دوور و درێژی لە ڕامیاری و لە دیبلۆماسی و لەوە هەیە و بەرژەوندەکانی لە پێش هەموو شتێکی ترەوەداانێ تۆ بەرامبەر بەمە چۆن ئەتوانی بەڕاستی لە بارودۆخێکا کە زۆر گرنگ بۆ بۆ ئینگلیزەکان کە مەسلەی میزۆپۆتامیا چی لێ بکەن دوای دەوڵەتی عوسمانی
ئەمە ئەنجا لە هەمان کاتیشە فاکتەرێکی ترکە فاکتەرە ئابوووریەکەی و دەرکەوتنی نەوت لە ناوچەکە بەتابەتی نەوتی ئەو نەوتی کە بۆ یەکەم جار لە خانەقین لە نەفتخانە ئەمە شۆکارێکی زۆر گرنگ بووە کە وای کردووە ڕۆلی خۆی بینیوە کە و دوجارش هەر بەڕاستی لۆزان بەڕاستی خۆی دوجار بەهۆی ئەو بڵین بەرژەوەندی ئەو زلێزە جیانیانە و بە تایبەتیش لە مەسەلەی نەوتی ویلایەتی مووسڵ بەڕاستی بووە هۆکاری سەرەکی و یەکەمینی سڕینەوەی سیڤەر و لەدایکبوونی لۆزان. ئێستش هەرەوەتان نەوتە باشووری کوردستانی بەو دەردە بردۆ بەداخەوە باشە دکتۆر تۆزێک باسی ئێستا بکەین ئێستا دوای 100 ساڵ لە لۆزان ئێمە پێ دوایە دەرس و کەڵکمان لە لۆزان وەرگردووە لەو خۆناغە مێژووی وەرگردووە کە ئێمەی بەم دەردەبەر کە مێژومانی بەم شێوە لێ کرد ئێستا ئەس ناکەی جارێکی تر ئەو مامەڵانی کە دەکرێن جۆرێکی ترە بەڵام جاریان ڕەنگە معادلە نێودوڵەتێکە نەبێ زیاتر ناوخۆیەکەی لە ڕاستیە ئەگەر شیکردنەوە و ڕاوێژی زانستی بکەین بۆ دۆخی کورد نەک سوودبووان وەرنەگرتووە نەک لەو هەموو ئەزمونە تاڵە کە من ئەگەر بوار هەبێ بەڕاستی ئاماژە بەوە بم کە هەر دوای لۆزان بە ساڵێک باشە زمانی کوردی لە تورکیا سڕایەوە کە خۆی یەکێک لە بەندەکانی لۆزان ئەوەیە کە مافی کولتوری و مافی زمانی پارێزراو بێ بەڵام دوای یەک ساڵ زمانی کوردی لەسەر تاسەری تورکیا تا ئێساش سڕاوەتەوە باشە و هەر دوای ماوەیەکی کەم هەر لە باکووری کوردستانە چەندین زاوتی چەکگاری لەوەی شەخسەی پیران و بۆی ئاگریداخ و ئەمانە بەڕاستی کە دەیان و سەدان هەزار ئەتوانین بڵین کورتیا لە ناو چووە دەیان هزار و سەدان هزار خێزانی کورد بەڕاستی تووشی کارەسات و کۆچبێکردن و ئەوە بوون وەرە بۆ باشووری کوردستان شۆشەکانی شێخ مەحمووی نەمر چۆرە بۆ خۆڕاتی کوردستان سمکۆی شەکاک و دوای سمکۆی شەکاک ژێکاف و قازی محەمە و هەتا ئەوەی کە ئێستا بەردەوام ئەمە هەمووی لە باشووریش و لە ڕۆژاوای کوردستانیش بەڕاستی ئەمە هەمووی خۆر بەدەم خۆشەتەوە بڵێ خەباتی چەکگاری و تێکۆشانی چەکگاری بەرامبەر ئەم کۆمەڵە دەوڵەتە داگیرکەرە هەمووی کوشتاری لێکەوتوتەوە لە ناوچوونی لێکەوتوتەوە تەفروت و نابوون و کۆچبێکردن و زیاتر داتەپێنی باری ئابووری و کۆمەڵایەتی و ئەمانەی لێکەوتوتەوە ئەمە هەمووی قوربانێکی زۆر گەورەیە باشە لەم هەموو قوربانی زۆر گەورەیە شوانەیەکمان و بەڕاستی هیچ جوانەیەکمان وەرنەگرتووە من ئەگەر یارمەتیم بیت ئاماژە بە شتێکی نوێ بم لەوەی کە ئێسەی لە ئێرانە بڵێن ئالتەرناتیڤێک دروست کرێت ئۆپۆزیسیۆنی ئێرانی و ئەمانە چاوپێکەوتنێکی بەڕێز عەبدوڵای موتەدین بینی لە BBC باشە بەرنامەیەکیان هەیە هارد تۆک بە ئینگلیزیە بەڵێ چاوپێکەوتنەکەم بینیت یعنی 4 جار پێشکەشەری بەرنامەکە پرسیاری ئەوە لەکە ئاڵە ئێوەکو کورد لە خۆڕەڵاتی کوردستانە لەو بەشی کوردستان کە پێوتەی کوردستانی ئێران ئێوە وەکو کورد خواسی سربەخۆیی و خوای خواسی وتانی خۆی لێلایە حتا مەسەلی فیدراالەکەش وەکو شوی نی ئێوەرە ناوی فیدراالێتیش بەرێ ئێ باشە تۆ بەڕاستی چۆک بۆچی ینی نازانێت تۆ تۆ ئۆپۆزیسیۆنی چیت و تێکۆشانی چەگاری چیەکەیت و ڕۆڵەی کورد چۆن هەینتە تێکۆشان و بە کوشتی ئەیت و کە ناتوانانی دانی باز لە فیدراالەتی شوێ بەڕاستی ئەمە کارەساتە بەڕاست حەز ناکەی لە باشووری کوردستانیش مەترسی لەسەر فیدراالی هەیە لێرەش ئەوەی کە ئێستا هەیە بەڵێ خۆ لێرەش ئێمە ئەگەر هەر ئەوانەی بەغدا ئەگەر موچەمان باتێ لە ڕێیخوا ئیترێ مامۆشتێکی تەسلیم بکەین بە دڵنیاییەوە خۆ بارودۆخی ئێرە کارەسات دڵێن لە ڕێیخوا بەداخۆیانی واڵم ئەن چونکەوان وەکو جۆرێک لە خێرپێکردن ئەڕوان نام بەشە ئەم پارەدانە ئەگەر شتێک پارەش بن لە بەرامبەر تەسلیمکردنی نەوت و داهاتەکان پێ خۆی بارودۆخی ئێرە بەڕاستی لە دوای 1992ەوە ئێمە دەرفەت دروست بووە لەعین دەرفەتەکە هەم خۆی 91 دەرفەت بوو کە تۆ بریاری 688 ئەنجومەنی ئاسایشی نێودوڵەتی باشە ئەوەی کە ناوچەی جەفرینی لێکەوتەوە و ئەنجا بە دوای ئەوە پرۆسی هەڵبژاردننی پەرلەمان و پێگەنانی حکومت و هەتا 2023 کە بڵێن ئەم پرۆسەیە پرۆسی پاراستنی ئەم ناوچەیە ئەم دەسەڵاتە کوردیە لەژێر چەترێکی نێودوڵەتی و هێزێکی ئەمە باسی شتێکی گەورە بوو ئێ باشە نەماتوانی باش ئەوەی کەین یعنی دیسانەوە لە 94 شەڕی ناوخۆ دروست بووە دیسانەوە سەیرەکەیت ئەو یەک شتی زۆر ترسناک تەوان ئەوە من لەوەی لۆزان و سیڤەریشە زۆر نەمتوانین بوارەکە زۆر هین نەبوو یەک شتی زۆر ترسناک ئەوەی کە لەو کاتەشا بوونی و ئێساش بوونی هەیە
ئەم پاڵدانی هێزێکی کوردی پاڵتانی کەسایەتێکی سەرکردێکی کوردی بە یەکێک لە دوژمنەکانەوە یەکێک لە دەوڵەتداکی کرد ئەمە کارەساتێکی زۆر گەوری ئەو کاتەش هەبووە ئەو کاتەش هەبووە چونکی بەڕاستی ئەو کاتە ژێر کاریگەری هەندێک لەو سەرکردانەیە بەشێک لە ویلایەتەکانی باکووری کوردستان تاوان خۆی نیزەکان داوای ئەویان کردووە بەڕاستی کە خەڵکی ئەو ناوچێ وتوانە ئێمە نامانەوێت ئێمەمانێت لە پاڵەوەی بمێنینەوە تورکیا بمێنینەوە ینی بەڕاستی ئەمە لە ئەنجامی چی بووە لە ئەنجامی کاریگەری با بڵێن ئەو نزیکبوونەوەی هەندێک لە سەرکردە کوردیەکان بە تایبەتی سەرۆگۆزەکان لەو کاتە لە مستەفا کەمەلات ئەتاتورک بەڕاستی بە هەمان شێوە ئەمە بەردەوام بووە لە ئێستاشا بەڕاستی ئەم خستەتە زۆر ترسناکەی چوونە ژێر کاریگەری دوژمنەکەتەوە با بڵین بەو دەقە بابی دەڵێم یعنی تۆ ململانەی تۆ لەگەڵ چوار دەوڵەتی داگیرکەرایە سیستەمەکانی سیستەمە دەسەڵاتدارەکانی سیستەمە ڕامیارەکانی ئەم دەوڵەتە داگیرکەرانە تۆ کە ناسینت بۆی نەبێ ململانەکەت چییە لەگەڵیە ئەو چی نیازە بەرامبەر بە تۆ باشە ئیتر تۆ چۆن ئەتوانی بیبیتەوە ناتوانانی بیبیتەوە بەڕاستی بەداخیشەوە تۆ دوای ئەو هەموو ئەزمونەوە و ئاماژەم پێ ئەکەویتە ئەوەی کە چۆن ئەڵێ لە سیاسەتی خۆتە لە بڕێوەبردننی خۆتە بە شێوەیەک ئاراستی کاروبارەکانی خۆت بکەین بەسم باشووری کوردستانە بە ئاگا لێ بێ لە خزمەتی ئەو دوژمنەیە بێ بە ئاشکرا لە خزمەتی ئەو دوژمنەیە بێ ینی ئێستا بۆ نمونە لە هەرێمی کوردستانە خۆ ئەمەی کە بەغایکا بەرامبەر بە ئێمە بەتایبەتی ئەمەی کە لە ساڵی ڕابوو ئەم ساڵی کۆتایی ئەم ساڵی دوایی با بڵین بەغا کۆمەڵە سەرکوتنی باشی بەدەستێنەوە هەر لە بردنەوەی مەسەلەی مەلەفی فایلی یا دۆسەی گاز و لەوتەوە بیگرە هەتا ئەگاتەوە با بڵین زۆر مەلەفی ترکە لەواچی وردەکاری تیابی و ئاشکرا نەکرابێ کۆکردنەوەی داهاتی هەموو هەرێمی کوردستان و زۆر شتی تریش با بڵین بەڕاستی خۆ ئەمە بەغا لە خۆیەوە با بڵین لەم کاتەیە بڵین پەنای بۆ ئەوە نەبردووە کە ئەم شتانی خۆی بەسەر هەرێمی کوردستانە ئەوە بکات نە زۆر باش ئاگان لێ بەغا زۆر باش ئاگای لەوە هەیە کە ئەوەی کە لە هەرمی کوردستانە بڵین خاوەنی هێزێکی ڕامیاری و خاوەنی بڕیاری ڕامیاریە بەڕاستی لە تەنگژەیەکە لە تەنگژەیەکی ڕامیاری قوڵایە و ئەم تەنگژە ڕامیاری قوڵەش بەشی سەرەکی پەیوەندی بە بوونی پەیوەندیە لەگەڵ ئەو دەوڵەتە هەرێمیانە بە تایبەتی ئێران و تورکیا بە تایبەتی بەڕاستی ینی ئەمە گرنگە ینی تۆ خۆت بەڕاستی نەوتوانیوە لە نەودووەکو ئاماژەم پێەیە و تا ئێساش خۆ هاوپەیمانانی نێودوڵەتی هەتا ئێساش داوای یەکردنی هێزەکانی هەفتاوەشتاکە تۆ وەرە هاوپەیمانێکی نەودوڵەتی داوای ئەوە لێ کاڵێ یەکگرنەوە ئەم دوو هێزە یەک خەن سوپایەکی لێ دروست بکەن بۆچی ئەماکەن لەبەر ئەوەیە کە ئانێ شتێک ئەگەر هەر هیچ نەبێ شتێک بۆ کورد بکەن لە ئاسێکی ئەوشای بەڵام تۆ نەی بە قسەی هاوپەیمانەتێکی نێودوڵەتی بکەی کە هاتووە لە پێناوی تۆیە تا ڕادەیەک ناڵمە لە پێناوی کورد هاتوێ بەڵام تا ڕادەیەک خۆ دۆستی توێ دۆستایەتێکی تۆ ئەکا بە تۆ ئەڵێ ئەم شتە لە قازانکی توێ بیکە کە تۆ نایکەیت و یەی داوای دوژمنەکەت بەسەر داوای ئەوە بڵین سەر ئەخەیت ئیتر تۆ چۆن سەرکەوتن بەدەستێنی من نازانم بەپێی کام منطق بەپێی کام لۆژیک دوژمن لە هەموو ململانەکە دووشت هەیە دوژمن و لای بەرامبەری دوژمن باشە بڵێن بۆ ئێمە لایانی ڕزگاری خوازەکەین یعنی ئەو لایانی کە بڵین بە شوێن ڕزگاری یا بزاوتێکی ڕزگاری نەتەوەی مانەیە و بەرامبەری شا دوژمنەکەمانەیە لەکوێی دنیاە بە کام لۆژیک شتی وەها بۆ تۆ دوژمنەکەت چاکەی تۆی بێت تۆ بەگوێی دوژمنەکەت بکەیت باشە بەگوێی هێزێکی یاسەن هێزێکی نێودەوڵەتی نەکەیت کە هەم تۆی پاراستووە باشە و هەمیش ئێستاژەوە تۆ هێشتەوە کۆمەکیشی کردووی تا ئەم چکە ساتەش خۆکو باسەکرێت ماگانە هێزی پێشمەرگە یارمەتی لە هاوپەیمانی نێودەوڵەتی وەرناگرێت بێ لە مەشق و بێ لە زەخیرەی تەقەمەنی و بێ لە نازانم یعنی کۆمەڵێ ئەوەی تر تۆ بەڕاستی ئەم هیچ پێوەرێک نییە هیچ ئەوەیەک نییە کە تۆ وا لە تۆ بک بڵێ بەژۆی دوژمنەکەت بکەیت بەڵام بە دوێژ ئەو ئەم هێزا و پەیمانەی نێودەوڵەتیە نەکەی ئەنی ئەمە کە من پرسیارەکەی جەنابەت کاڵەی سوودوەرگرتن و ئەزمون و ئانی بەڕاستی هیچ سوودوەر نەگیراوە و هیچ لەو هەموو ئەزمونە تاڵ و پڕ لە کارەسات و پڕ لە قوربانی دانا ئێمە هەنگاوێک نەهاتوونەتە پێشەوە بەڵکو دە هەنگاویش بەرەو دواوە چوینەتەوە ئەمە کارەساتەکەی بەڕاستی و بەداخیشەوە ینی لۆزان وەکو وتم سڕینەوەی نیشتیمانێک بوو و لە هەمان کاتیشا لە سێدارەدانی نەتەوەیەک بوو ئێستا
کە جیاوازێکی زۆر هەیە لەگەڵ ئەو کاتەیە چونکی ئەو کاتە هەم ڕۆشنبیری کورد کەم بووە هەم ئەکادیمی کورد کەم بووە هەم هێزی زرامیاری کورد کەم بووە هەم با بڵێن شارەزای بەحساب کەسایەتی ڕامیاریەکان و ڕۆشنبیران و ئەکادیمیانی کورد لە تیۆریە سیاسیەکانە لە هەزری سیاسیە شارەزاییان نەبووە نەبووە و شارەزایە نەبووە تۆ ناوی یەک ئەکادیمی و کاتم پێ بڵێ ئەکادیمی لەوانەیە هەر بەهێنیش نەبوو بێت باش ناوی یەک ڕۆشنبیر و کەسایەتی سیاسی پێ بڵێ ئەوەی کە بڵین شەری پاشە ئەمانش یا بەدرخانەکان ئەمیر عالی بەدرخان و ئەمانە بەڕاستی لە ئەزمموی سیاسی خۆیانەوە بڵێ عەبدوڕەزاق بەدرخان بۆ نمونە کەسایەتێکی زیرەک بووە و حسابی زۆریشی بۆ کراوە لە ڕووی سیاسی شۆ زیرەک بۆ تا ڕادەیەک بەڵام ئەو زیرەکی لەوە نەبوو کە بڵین تۆ تیۆریکی سیاسی یان شارەزا بوو زیرەکی سیاسی معەنی زانی بێت و ئیشی پێکرد بێت لە جوڵانەوەکەی خۆیان نەخێر لە ئەزمموی خۆیەوە لە عەقڵێکی گشتی خۆیەوە خۆی ئینسان زۆر جار ئەڵێ کە مرۆڤێک توانە عەقلەکەی بەڕاستی لە ئاستێکە کە چۆنەڵێ ئەگەر زانستیش نەبێت لە ڕووی زانستیەوە بەڵام ڕووی ترۆ هەستەکەی چۆنەڵی پیاوێکی زۆر عاقڵە یعنی مانای چییە مانەوێت توانای بیرکردنەوەی توانای بڕاردانی توانای تێگەیشتنی باشە بۆ شتەکان بۆ کێشەوە بۆ هینەکانی دەوروبەری خۆی توانایەکی باشی هەیە ئەزا ئەم سەرکردانەمان هەبوو بەڕاستی شێخ عوبەیدوڵای نەهەری شێخ عوبەیدوڵای نەهەری لە غەزای دەرسیم شێخ عوبەیدوڵای لە 1970 لە 1970 لە نامەیەکیە بۆ کۆنسڵی رووسیا لە ورمێ بە ئاشکرا ئەڵێ ئێمە چارەسەری کێشەی کورد بە دەوڵەتی سربەخۆیە تو وەرەك سەرکردێکی نەخوێنەوار ئەمەی وتبێ شێخی نەمر بە هەمان شێوە شێخی نەمر چ خوێنەوارێکی هەبوو ئەو هەموو تێکۆشانە سەختەی کردو بەرامبەر لە دوای 100 ساڵ ئەو خەونە نەما دەوڵەت نەما خەونی سربەخۆیی نەما بەداخەوە دکتۆر سپاس دەکەم سپاس بە ئامادەبوونت خەونەکە لە دڵی نەوە بەنەوە هەر ئەمێنێتەوە بێگومان بەڵام ئەشێ دەرفەتەکان بۆ ڕەخساندنی ئەم خەونە بۆ هێنانە دێم خەونە لەبار نەبێ سپاس دەکەم پرۆفسەر یاریدەدار دکتۆر محەممەد سابیر مامۆستا لە کۆلێژی زانستە سیاسیەکان سپاس بە ئامادەبوون بەخێرات سەرچاو